ئاوی خوای گەورە ساڵتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ باز لە ڕێک نەکەوتنی ئێران و ئەمریکا هەروە داهاتووی ناوچەکە دەکەین قسە لەسەرەوە دەکەین دوای 5 مانگونی و ئایا جەنگی ئێران کۆتایی هاتووە یاخود جەنگەکە دەست پێ دەکاتەوە بۆچی ئەمریکا جۆرێک لە بێدەنگی هەڵبژاردووە و لە ناوخۆی ئێرانیش ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران چەند بڕیارێکی دەرکردووە بۆ دیاریکردنی فەرماندە سەربازیەکان لە سوپا لە سوپای پازداران هەروە لە هێزی دەریای سوپای پازداران کە چەند کەسێکی بە فەرمی فەرمانی دەست بەکاربوونی بۆ دەرکردن ئەمە چ کاریگەری دەبێت هەروە سەرەوە دەکەین لە ڕێکەوتنی سێقۆڵی پاکستان و سعودیە و تورکیا کە وەکو لێکەوتێکی ئەم جەنگە هاتوتە ئاراوە کە بۆچی کرا کاریگەریەکانی چی دەبن وە لەسەر کورد لەسەر عێراق هەروە سەرەوەش دەکەین ئایا لە قۆناغی داهاتوو دەرفەتی ڕێکەوتنەیە بۆ ئێران و ئەمریکا ئەم پرسان لەگەڵ بەڕێز کاک هەتوان عومەر لێکۆڵەر لە ئاسایشی نێودوڵەتی قسەی لەسەر دەکەین کاک هەتوان بەخێر سوپاسیان ئەگەر سەرتا لەو دەست پێ بکەین 5 مانگونی و تێپەڕێەوە سەر جەنگی ئێران ئەم جەنگە کۆتایی هاتووە یاخود بۆ ئێستا جۆرێک لە خاوبوونەوەی پێوە دیارە یاخود لە قۆناغی داهاتوو ئەگەری هەیە دووبارە دەست پێ بکاتەوە بەڵێ سەرەتا بەنای خۆی گەورە خۆشحاڵم جارێک کە لە کەناڵی پەیامەوانی میوانیەوە و بینەرانی بەڕێزیشین بەنسبەت هۆکارەکانی جەنگیان هۆکارەکانی وەستانی ئێمە لە ئەو زنجیرە چاوپێکەوتنانی کە هەردێرە هەمان بووە باسی ئەو قۆناغانەمان کردووە لە چه قۆناغێکە ئەمریکا دووبارە ئۆپراسیۆنێکاوە لە کاگاتە ئاستێک گوشارەکانی جەنگەکە پێویستی بە وەستاندنێکەوە تقریبان ئەم ئوسلوبی جەنگکردنەی ئیدارەی دۆناڵد ترامپ بۆ هەموو لایەنەکان و بە دەوڵەتەکان و بۆ چاودێرە سیاسیەکانیش تا ڕادێکی زۆر ڕوون بۆتەوانێ سیستەمەکە بە جۆرێکە کاتێک کە گوشارەکانی جەنگ نرخی وزە بەرز ئەبێتەوانی عەمبارەکانی کۆگاکردنی سوتەمەنی دائەبەزن ئەمریکا پێویستی بە کۆنتڕۆڵکردنی بازارە وەکو لە جەنگی 39 ڕۆژە شابینیمان گوشارەکان نەقڵە بێتەوە بۆ ناوخۆی بازاری ئەمریکا نرخی سوتەمەنی لە بەشێکی زۆری ویلایەتەکان تەجاوزی گاڵۆنی $4 ئەکا ئەو کاتە گوشارەکان لەسەر سیستمی جیهانی و لەسەر ئەو عەمباری پاشەکەوتکراوی وزەیی کە وڵاتە هاوپەیمانەکانی ئەمریکا و G7 هەیەە ئەوە بۆ ناوخۆی ئەمریکاش گوشارە سیاسەکانی و بە تایبەتی پارتی دیموکراتەکانی لەسەر دۆمە دۆناڵد ترامپ ئەیکەن و احتیمالی خۆپیشاندانی ژێوە لە جەنگی 39 ڕۆژە خۆپیشاندانەکانمان بینی لە شارە گەورەکان هەموو ئەمانە وای کردووە کە دۆناڵد ترامپ ئەو لایەنە ئابوووریەکەی جەنگ وەکو لە بەرنامەی پێشووترا باسمان کرد ئەو توانی بووی محاسبەی لایەنە سەربازیەکەی کە گیانی سەربازەکانی خۆیەتی بە کەمترین زیان بیکا لایەنە ئابوووریەکەی جەنگ لەوایەت کەوتبوونە هەڵەوە بۆ کاتێ لایەنە ئابوووریەکەی جەنگ گوشار ئەکا لەسەر ئیدارەی دۆناڵد ترامپ پێویستی بە جۆرێک لە وەستانیان لە خاوکردنەوەیان لە کەشێکی دروستکردنی گفتوگۆ هەیە ئەمە وەکو وەکو قاڵ بە چوارچێوەیەکە کە ئەمە تا ئەم خۆناغە بەم جۆرە هاتووە دووبارە بەرزبوونەوەی نرخی نەود لە ماوەی ڕابردووە لە شەڕە ئەوەی کە 14 شەوی لە یەک لە دوای یەک بەردەوام بوو کە دووبارە نرخی نەود تێپەڕی بۆ سەر $100 پێویستی بە وەستانەوەی جەنگ بوو بۆیە هەمان سیناریۆی ڕابردوو جۆرێک لە وەستانیان و وەقف تەوەقفی حرب ڕووی داوە ساتوانین لەو چوارچێوەیە پێیان سبکەوە کارێکەشی بۆ چێگەڕێتەوانە ئێمە کۆمەڵێک هێڵی گشتی هەیە ئەمانەشن پاڵی ناوە بە ئەمریکاوە کە بێم جەنگە بکە ئەمە ڕەنگە لە چەند شوێنێکی کەش پاسمان کردبێ بەڵام بە پوختی و بە تەفسیل بابەتەکە بەم جۆرەیە ئەمریکا یەکێکە لەو دەوڵەتانەی $39.7 تریلیۆن قەرزدارە ئەم قەرزەی ئەمریکا پێویستی بەوە هەبووە کە بە بەردەوامی بتوانێت کۆنتترۆلی سەرچاوەکانی وزە و ئاسایشی وزە بکە بۆ ئەوەی سیستمی پترۆدۆلار کە بەرامبەر ئەم قەرزەی ئەمریکا تا ڕادەیە پاڵپشتی قەرزەکەیەکە و ناڵێ ئەو قەرزەی ئەمریکا ببێتە هۆی داڕمانی سیستمی ئابووری ئەمریکا پێویستی بەم هاوسەنگیە بووە ئێستاکە ئەم جەنگە کە ناتوانێت وڵاتانی هاوپەیمانی لە ناوچەکە بپارێزێەوە تا ڕادێکی زۆر هەژمونی ئەمریکا ڕوبەڕووی هێرش بۆتەوانێ بۆتە هۆی تا ڕادێکی زۆر لە وێنە گەورەکە داڕمانی سیستمی پترۆدۆلار و ئەم داڕمانی سیستمی پترۆدۆلارە بە تایبەتی لە وڵاتانی ئەم ناوچەیە ئەم گرفتەی بۆ ئەمریکا دروستکە بۆیە پێویستی بە جۆرێک لە وەستانەوە بە خۆ نوێکردنەوەیەوە ئەو $30 تریلیۆن عفو گوشارێکی زۆر گەوری لەسەر ئابووری ئەمریکا دروستکرەوە خۆی کاتی خۆی ئەمریکا بۆچی دراوی ئەمریکی کرا بە دراوی مەرجعی بازرگانی و کارەکەی بۆ ئاگەڕایەوە $1 بریتە لە فرۆشینەوە هەموو جیهان بە دۆلار و مامەڵە بازرگانەکان بە دۆلار ینی دۆلار بکرێ بە دراوی مەرجعی بازرگانی
لە کۆبوونەوەی بریتون وۆدزا کە لە دوای جەنگی دووەمی جیهانی کۆبوونەوەی کرا کە بڕیار درا دۆلار بکرێ بە دراوی بازرگانی جیهانی ئەمریکیەکان ڕازی بوون لەسەر ئەوەی بەرامبەر هەموو 100 دلارێک 35 گرام ئاڵتون دابنێن بۆیە لە دوای ئەوەی کە ئەمریکا ئەم هەموو دۆلارێ بەبێ پشتیوانی ئاڵتون چاپی کردبوو وڵاتانی ئەوروپا بە تایبەتی داوای ئاڵتونەکانیان کردەوە بەرامبەر ئەو دۆلارانەی کە هەیەە ئەمریکیەکان ئەو کاتە تووشی شکست ئەبوون تووشی گەورەترین داڕمانی ئابووریە بوون بۆیە نیکسۆن لەو سەردەمەیە وەزیری خەزێنەی خۆی نار بۆ لای سعودیەکان ئەو ڕێککەوتنی لەگەڵاکردن لە دوای قەیرانی وزەی ساڵی 1970 کە چۆنەڵی وڵاتانی کەنداوە بە تایبەتی سعودیا نەوت بە دۆلار بفرۆشێەوە ئەمە وای کرد کە هەموو وڵاتانی جیهان لە دوای ئەو ڕوودا ئەوەی کە پێوترێ ڕێککەوتنی پترۆ دۆلار نتوانن دۆلار لە خۆیان دا بە ماڵن و بڵێنی تر لەمەدا پێویستمان بە دۆلار نیە بەڵکو پێویستبوونیان بە دۆلار زیاتر و زیاتر بوانێت چونکە ئەو کاتە بۆ کڕینی وزەش پێویستیان بە دۆلار بوو ئەم جەنگە یەکێک لەو هۆکارانی کە باسەکرێت لە ڕووی استراتیژەوانەیە ڕەوەندی داماڵینی وڵاتانی لە دۆلار خێرا کردووە وڵاتانە زۆربیان خۆیان دوور ئەخەنەوە لە دۆلار بۆیە ئەمەی کە ئەمریکیەکان ئێستا لەم ناوچەیە ناتوانن وڵاتە هاوپەیمانەکانیان لە کەنداو بپارێزن کارگێک لە سیستەمی پترۆدۆلار ئەمە وڵاتانی کەنداو بپارێزن ڕێڕەوی وزە بپارێزن وڵاتانی کەنداو بۆ ڕازەڕەزامەندیان دەربڕیوە لە ڕابردووە کە نەوت و وزەی خۆیان بە دۆلار بفرۆشن لە پێنا ئەو چەتر ئاسایشەیە کە پێویست بووە ئەمریکیەکان بۆیان دروستکەن لەم ناوچەیە ئەم جەنگە بۆیە ئێمە لە چاوپێکەوتنی پێش و باسیەوە ماکەوتمان ئەم جەنگە بە پلەی یەکەم ئابووریە ئەنجاوەکو سەربازیە بۆی ئەمریکا هەمیشە ئێوە جەنگەکە بکات بە سەربازی ڕەهەندە ئابووریەکەی لێدا بماڵێت چونکە ئێران جەنگ ئەکا لەگەڵ هەژبوونی ئەمریکایە جەنگ ناکا بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا بۆی ئەم جەنگە بە ئاقارێکا ڕۆشتووە ئێرانەکان بە زۆر جەنگ لەگەڵ ئەمریکایەکەن کە بیانەوێت لە هەژبوونیەتی ئەمریکا بخەن و ئەو ڕۆڵە پێگەیی کە لە ڕابردووە هەیبووە لاوازی بکەن باش بەس بۆ ئێستا جەنگەکە بڵین خاوبوونەوەی پێوە دیارە ئەو باسی ڕاندی دۆلارت کە بەس وەکو ئێستا جەنگەکە ئەمریکا جۆرێک لە خاوبوونەوە هەیە هەر پەیوەندی بە پترۆ دۆلار و بازاڕی جیهانی و ناوخۆی ئەمریکا و وزە پێوەندی بە چیەوە بەڵێ ئەمانە هەمیان پێکەوە کاتێ دەزێنە دەستی یەکتری کاتێ مەترسی بۆ سەر هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکە دروست دەبێت و ئەمریکا ناتوانێت بێت تا ڕادێکی زۆر بیان پارێزیەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر لێ ئەدرێن گوشارەکان ناخۆی ئەمریکا زیاد ئەبن نرخی سوتەمەنی لە جیهانە بەرز ئەبێت و عەمباری سوتەمەنیەکان کەم ئەبنەوانێ ئەمریکا ئەمە وەکو بازنەیەکی بەتاڵ و خولانەوەیەکی لێکردووە لێدان ئۆپەراسیۆنێکەکە خاوبوونەوەیەک جۆرێک لە ڕێکەوتن تەفاهم نامەهانی ئاوا بازنەیەکە ئێستا وەکو سوڕێکی لاتوە ژینامە ناتوانای نایبنەی کۆتایی هاتنی جەنگ کۆتایی ناتوە بڵێن ئەگەری هەیە دەست پێ بکاتەوە لە هەر وەختێک بەڵێ لەبەرەی ئەم جەنگە ڕەهەندی استراتیژی بۆ دروست بووە چونکە ڕاندێکی استراتیژی بۆ دروست بووە لە قۆناغێکی ئاوایە ناتوانانی وازی لێبێنی ئەم جەنگە لە ناوچەیەکایە هەموو ڕێڕەوە ئابوووریەکانی ڕێڕەوە ئابوووریە گرنگەکانی جیهان لەم ناوچەیەدان ئاسایشی وزە لەم ناوچەیەدایە ئێمە وەک باسمان کرد حەوت ڕێڕەوی سەر و استراتیژی جیهانی کە هەیە دوان بۆسییانیان لەم ناوچەیەدان و ئێستا هەمویان جەنگ لە ناویانە هەیە لە بابلمەندە بوو نۆکەندی سوئیس و گەروی هورمزیش بۆیە ئەمریکا لەم قۆناغە بەی جۆرە ناتوانێت دەستبەرداری ئەم جەنگە بێیان بە تەواتی وازی لێبێنێەوە خودی خۆی دروستکردنی ئەم هاوپەیمانی عەرەبیە هاوپەیمانی مەکە بۆ ئەوەیە کە ئەمریکا خۆی جۆرێک لە جۆرەکان پاشەکشەیە بگا بڕاتە دواوە و ئەو پاساوەی کە ئێرانیەکان بڵێن لەبەر هۆکاری بوونی بنکەوبارەکەی ئەمریشی لە ئێوە ئەدەین ئەوە ئیتر خۆ ئەمریکیەکان لێرە نین ئەمریکیەکان لەم جەنگەی ئەخیرە لە جەنگی سیانزە ڕۆژەیە ئێمە وەکو باسمان کرد بە شێوازێکی پلیکانەی ئەمریکیەکان قۆناغ بە قۆناغ چوونەتە دواوە تا ڕادێکی زۆر لە ناوچەکە بڵێ وەکو بنکە سەربازیەکانیان بۆیە ئێوێ ئەو فراغە کە دروست بۆ بە هاوپەیمانیەکی استراتیژی عەرەبی تورکی پاکستانی پڕی بکاتەوانێ و ینی پاساوی کەش بۆ ئەم بابەتە بەس وەکو دوای دینە سەر و ڕێکەوتنە بەس وەکو سەرکەوتن زۆر دۆناڵد ترامپ سەرەکە ئێمە سەرکەوتنمان بەرەستێناوە چیان بەرەستێن بۆچی یەخود ئەوەندە دووبارەکردنەوەی ترامپ پەیوەندی بە چیەوەیە کار باز بکە سەرکەوتن چیکە ئێمە بابەتێکەیە ئەم سەرکەوتنە کار کردێکی هەیە بۆ ناوخۆ بۆ سیاسەتی ئەمریکا خودی خۆی دۆناڵد ترامپ کە وەک بۆیان ژماردۆ تا ئێستا 37 بۆ 38 نەزانوەزام ژمار ڕێژەیەکی زیاتریشە وتوێتی ئێمە سەرکەوتین کۆتاییمان بە ئێرانێناوە و ڕێژەیەکی زۆر لۆ زیاتریش باسی لەوە کردووە کە گەروی هورمز کراوەیە هۆکارەکەشی بۆ وا ئەگەڕێتەوانێ ئەو ئەمە بەستێتی کە جێڕانەوەیەکی سیاسی سەرکەوتن بۆ خۆی دروستکە لە ناوخۆی ئەمریکا
هەم بۆ اعتیباری دۆناڵد ترامپ خۆی هەم بۆ ئەو هەڵبژاردنەی کە لە پێشیانە هەم بۆ پارتی کۆماریەکان چونکە هەر کەسایەتی دۆناڵد ترامپ بۆ خۆی بە جۆرێکە کە ئەوێ بچێتە هەر جەنگێکەوە سەرکەوتوو بێت توانای ئەوەی نییە بەرگەوە بگرێت کە ڕخنەی لێ بگیرێ بەڵام ئێستا ئێمە هەموو ئەو شیکەرەوە سیاسیانیان ئەو وتارە بن کۆڵکاریانە کە لە ڕۆژنامە بەڵامبارەکانی ئەمریکای بڵاو بنەوە کە ڕخناگرن ئەڵێ تۆ هیچ ئامانجێکە بەدەست نێناوە ئەو کاتێ ئێمە ڕوبەڕووی دوو بابەت دەبینەوە پێویستە جیان بکەینەوانێ پێوانەی سەرکەوتن لەگەڵ جێڕانەوەی سەرکەوتنا فەرقی هەیە جێڕانەوەی سەرکەوتن سیاسیە ئەوەیە پارتێکی سیاسی ئەگەر بێت و شکستیشی هێنابێ ئەتوانێت جێڕانێکی سەرکەوتن بۆ خۆی دروستکە ئەمە لە کوردستانیش هەیە هەنێ پاردەیە گەورەترین قەیرانی سیاسی دروست کردووە چیرۆکی سەرکەوتنیش بۆ خۆی دروست دەکات ئەم بابەتە بە هەمان جۆرە بەڵام پێوانەکانی سەرکەوتن شتێکی کەیە ئەو کاتە بابەتەکە ئاڵۆزتر ئەبێ ئایا پێوانەکانی سەرکەوتن بۆ ئەم جەنگە بۆ ئەمریکیەکان ئەتوانن چ ڕیوایەتێ دروستکەن ئایا چوار پرسیاری سەرەکی دێتە پێشەوە لە ڕووی استراتیژەوە ئایا توانیوانە کۆتایی بە بەرنامەی ئەتۆمی ئێران بێنن ئایا توانیوانە کۆتایی بە بەرنامەی موشکی و درۆنی ئێران بێنن ئایا توانیوانە کۆتایی بە بەرنامە ناوچەیەکەی ئەوەی کە لەژێر ناوی بەرەی بەرگریە پێناسە کراوەتەوە کۆتایی پێ بێنن چوارەمیان ئایا توانیوانە کۆتایی بە سیستەمە سیاسیەکە بێنن ئەمە چیرۆکی سەرکەوتنەکە بۆ دۆناڵد ترامپ لە ناوخۆی ئەمریکایە زۆر ئاڵۆزترەکە چونکە وەڵامی ئەمانە هەمووی نەخێرە و هەموو راپۆرتە بوون کۆڵکاریانشی کە لە ناوخۆی ئەمریکای ئەکرێ و ڕختانی کە ئاراسی دۆناڵد ترامپ پیشەکرێتەوە بەشێکی زۆری ژەنرالانشی لە ناو پنتاگۆنا کە وازیان هێنا و سەرۆکی دەستگای دژە تیرۆر و بەشێکی زۆری کەسایەتیە سیاسەکان جۆن بۆڵتۆن یەکێکە لەوانە کە ڕاوشکاری ئاسایشی نەتەوەی بووە ئەڵێ ئێرانیەکان دۆناڵد ترامپیان وەک کەمانچەیەک ژەنیوە بێرنی ساندەرز ئەڵێ دۆناڵد ترامپ مەترسیدارترین سەرۆکی ویلایەتە یەکگرتووە سەرۆکی مێژووی 250 ساڵی ئەمریکایە جۆرج تینیت ڕاوشکاری دژە تیرۆری ئەمریکا هەمان قساکە وەزیری بەرگری پێشووتری کابینەکەی خۆی هەمان قساکە بەشێکی زۆری ئەو ئینسانانەی کە لە کەمپینی ئینتیخاباتیەکە پاڵپشتیان کردووە کە کارێکتەرێک دەموچاوێکی ئەلامی بوون ڕۆڵێکی سەرەکیشیان هەبوو لە سەرکەوتنیا کە ئەمانە بخۆیان لە پێگەی یوتیوب و ئەمانەیە پێگەی گەورەیان هەیە ئەمانە ژایەتی یەکەن ئەمانە بەڕوونی ئەڵێن ئێمە شکستمان هێناوە ئەمە وەکو چیرۆکی سەرکەوتن وەکو پێوانەکانی سەرکەوتن مادام عفومکە مادام ئەم جەنگە وەکو جێرانەوەیکی سیاسی تۆ ئەتوانی وێنای پێی بەڵام وەکو جێرانەوە استراتیژیەکە ئەم شکستانە وازەحین کەواتە ئەم جەنگە لە ئەوڵەوانێ ڕەهەندی استراتیژی هەبووە و ئیداری ئەمریکا بۆ خۆی بە جۆرێکە ئەم جێرانەوەی سەرۆک ئەخرێتە ژێر پرسیارەوە لەبەر ئەوەی باڵە سیاسیە جیاوازەکان و بوونی ئەو چێڤڕچەی لە نێوان حیزبی دموکرات و کۆماریەکانە هەیە و دەستگا سیاسی جیاوازەکانیش کە لە ئەمریکا هەیە ئەم جێرانەوەی سەرۆکەخەنە ژێر پرسیارە و بیرمانەجێ لە جەگی 12 ڕۆژەیە کاتی دۆناڵد ترامپ هاتە سەر شاشەکان وتی من بە تەواوەتی کۆتاییم بە فۆردۆ هێناوە و ئێرانەکان جارێکی کە ناتوانن ببن بە خاوەنی چەکی ئەتۆمی و ئەم هەڕەشە و مەترسیم لەسەر ئاستی جیهان هەڵگرت ئەوە بوو دەستگای هەواڵگری خۆیان راپۆرتێکی بڵاو کردەوە وتی ئێمە توانیمانە زیانێکی ڕێژەیی بەرتەسک بە فۆردۆ و بە بەرنامی ئەتۆمی بگێری بۆ دۆناڵد ترامپ ژنرال کورسی بان کرد دەری کرد لەسەر ئەو جێران لەسەر ئەوکسێ بۆی تۆ ناتوانی جێرانەوە سیاسیەکە کۆنتترۆلکەی لە ژێر چەقۆی ئەم باڵە سیاسیانە ئەم ژێنرالانە ئەم هەموو دەستگانی دایایە بۆی ئەم کاتەکەم جێرانەوەی کەی دەژێر پرسیارەوانێ سەرۆک و مەقولەکەی سەرۆک بۆ خۆی ئەگەوێتە ژێر پرسیارەوانێ ئەو کاتە بوونی ئەم هەموو نادڵنیایە بۆ دۆناڵد ترامپ ڕیوایەتی کۆتایی هێنانی جەنگ و سەرکەوتنی جەنگ کە بە بەرداوامی پیت هێگزێت و دۆناڵد ترامپ باسی ئەکەن ئەی خاتە ژێر پرسیارەوە و ئەی خاتە ژێر نادڵنیاییشەوە بۆی هەموو دقەیەک ئەگەر ئێوە هەیە ئەم جەنگە بە جۆرێکی کە و لە ژێر ناوێکی کە بە فۆرمێکی کە دەست پێ بکات چکە بیرمان نەچێت بە درێژایی ئەم 6 مانگە نزیک بە 6 مانگە ئێمە 3 فۆرمی جیاواز لە جەنگمان بینیوە فۆرمی یەکەم کە ئەمریکا و ئیسرائیل پێکەوە هێرشێکی بەردەوام بوو چڕوپڕیان کردە سەر ئێران لە فۆرمی دووەمە ئەوە بوو کە گەمارۆ و تەوقدانی دەریاییان دەست پێ کرد لە دوای چاوپێکەوتنەکەی کە لە ئیسلام ئاباد کرا لە فۆرمی سێمیشە ئەوە بوو لە دوای لێک تێگەیشتن نامەکەش کە هەردوو لا ئیمزایان کرد هێرش کرایە سەر باشوور و کەناراوەکان و دوورگەکانی ئێران بۆیە ئەکرێ دووبارە ئەم جۆرە وەستانانە تەوەقفێکە هەناسەوەرگرتنێکە گۆڕانکاریەکە لە ڕووی لۆجستیکەوە لە ڕووی نەخشەی سەربازیەوانێ ئمە بیرمان نەچێ خۆ ئەم کەشتیە جەنگیە هەم فڕۆکاڵگرەکان هەم کەشتیە جەنگیە شەڕکەرەکان کە هاتوون ڕێژەیەکی زۆر خەدەمە و سەرباز و لۆجستیکیان لەسرە ئەمانە لە دەریایان خۆ لەسەر زەوینین تۆ بتوانی ئاڵوگۆڕی سەربازیان بۆ لەگەڵا بکەیت یان لۆجستیکیان پێ بگێری یان خواردنیان پێداویستیەکان یان ئەم هێزانە بۆی ئەو راپۆرتەی بڵاو بۆتەوە لە مێک دوو ڕۆژەیە لە ئەمریکا کە باز لەوە کە دۆخی دەرونی سەربازەکان لەناو ئەم کەشتیە جەنگیانەیە زۆر خراپەوە پێویستیان بە ئاڵوگۆڕ هەیە پێویستیان بەوە هەیە چۆن ئەڵی تەبدیلێکی ئەسکەریان پێ بکرێەوە کەسانی تر بهێنرێنە سەرم کەشتیانە چونکە خودی خۆی مانەوەی
ئەم هەموو خزمەت گوزارە زۆرم هەموو سەربازم هەموو لە دەستیکە زۆرە لە دەریایە بۆ ماوەیەکی زۆر لە ڕووی زانستی سەربازی ڕێگە پێدراو نییە پێویستە ئەو کەشتیەش لە هەنێ حاڵەتە لە دوای چەند ساڵێک کە لە ئاوا ئەمێنێتەوە ئەبێ بڕوە بۆ ئۆڤێرهاڵ بکرێتەوە دووبارە پیاچوونەوەی پێ بکرێتەوەوانێ و سەر لە نوێ نۆژن بکرێتەوەوانێ بۆیە تەوقدانەکەش سەرکەوتنی بەدەستنیە ناکاتی خۆی چکە دۆناڵد ترامپ بۆ خۆی چێکەلە و کارێکترانی زۆر وەسفی سیاسەتی محاصرە دەریایەکەی ئەکرد بەڵام لە دوای تێبەربوونی چەند ڕۆژێک بۆی دەرکەوت کە محاصرە سەرکەوتوو نابێ دووبارە دەستیان کردوانێ بە بواری دانوستان و گفتوگۆ لەسەرکردن بۆیە ئەم جەنگە خودی خۆی گۆڕانی ئەم هەموو نەخشە سیاسیە کە پلانە استراتیجیەکان سەربازیەکانی دۆناڵد ترامپ لە سێ قۆناغ وەک باسمان کرد قۆناغی شەڕی 39 ڕۆژە تەوقدانی دەریایی شەڕی کەناراوەکانی باشوور کە گۆڕانی بەسەرا هاتووە دەلالت لە بابەتێکی سادە ئەکا کە ئەم جەنگە لە بیدایە توانێت لە ڕووی استراتیژیەوانێ لە ڕووی استراتیژیەوە ئەو بیرکردنەوەی کە کراوە توانێت بۆ ئەم جەنگە شکستێکی گەورەی هێناوە لە ڕووی ئۆپراسیۆنیەوە سەرکەوتوو بووە بەڵام لە ڕووی استراتیژۆ شکستی هێناوە ئێمە لە بیدایەتی جەنگەیە باسمان کرد وتمان جەنگەکان بۆ سێ ئامانج دەست پێ ئەەکەن ئامانجی ئۆپەراسیۆنی ئامانجی تاکتیکی ئامانجی استراتیژی ئامانجی ئۆپەراسیۆنی بانقی ئەو هەدەفە ئەسکەریانەیە کە دەوڵەتێک دیاری ئەکا بۆ منە لە مەکتەبەکانەدا لە بنکەی پۆلیسەکانەدا لە سەرۆگەکانەدا لە فەرماندە سەربازیەکانەدا ئەمە پێوتێ بانقی زانیاریەکانی دەوڵەتێک بۆ هێرشکردن ئەو باڵادەستیە ئاسمانیەی لە ڕووی تەکنەلۆژیای ئاسمانی لە ڕووی فڕۆکەی شەرکەری جیلی پێنجەم و F-35 و درۆن و مانگی دەستکرد و کەشتی دەریایی شەڕکرد و کەشتی فڕۆکالگر و ئەم باڵایی کە ئەمریکا هەیەی هیچ دەوڵەتێکی ژنایەوێ لە ڕووی زانستی سەربازیەوانێ ململانەی چێبڕچێ بکە لەگەڵ ئەمریکایە بۆیە هۆکار بوو بۆ ئەوەی کە ئەمریکا لە ڕووی ئامانجە ئۆپەراسیۆنیەکانەوانێ سەرکەوتنی تەواو بەدەستبێنێ بۆیە بینیمان لە کۆتایی جەنگەکە بانکی ئامانجەکانی بە جۆرێک کەم ببوانێ هەنێک لە ئامانجەکان 2 بۆ 3 دووبارە لی ئەدایەوانێت چونکە هیچ بانکێک نەمابوو بۆ منە هیچ بنکەیەکی پۆلیس لە ئێرانە نەما هەر لە بیدایەتی جەنگەکەەوە هەموو بنکەکانی پۆلیس هێرشی کرا بۆ سەر ئەمە ئامانجە ئۆپەراسیۆنەکان ئەمریکا لە ئامانجە ئۆپەراسیۆنەکانە سەرکەوتوو بوو بەڵام هیچ ئامانجێکی ئۆپەراسیۆنی سەر ناکێشێ بۆ ڕووخان ئێمە دەوڵەت لە هێرشکردنە کە هێرشەکە لەسەر دەوڵەتی ئامانجی تاکتیکیشی هەیە ئەوان ئامانجە تاکتیکیەکانیان بۆ ئەوە بوو کە بتوان ئەو سێ هۆکارەی کە باسمان کردبوو درۆنی و موشکی لەگەڵ لەگەڵ گروپە چەکدارەکان و لەگەڵ ئەوە بە جۆرێک وای لێ بکەن کە ئێرانیەکان ئەم شتانیان نەمێنێ بەڵام لەبەر ئەوەی پرۆسی دروستکردنی ئەمانە ناوخۆیە ئەگەر تۆ لێشی بدەیت چنێ لی بیت دوای ئەخەی بەڵام ناتوانانی بە تەواتی کۆتایی پێبێنی چونکە ئەم وڵاتە خۆی بەرهەمی هێناوە فەرقی هەیە لەگەڵ وڵاتێک کە سیستمێکی موشکی کڕی بێتەوە گەجارێ لە ناوی بەری وەکو لیبیا کە تووشی هەمان دۆخ بوو کاتێک ئەو چەکە و منشعاتانەی تەسلیمی چاودێرە بیانەکانی ئاژانسی وزەی ئەتۆمی کرد دوای ئەوە دەستبەرداری بوونی توانی دروستی کارەوە چونکە هەر لە بدایەت و کڕی بووی بۆ ئامانجەش بەدی نایە ئامانجی سێمیان کە لە هەمووی مهمتر بوو ئامانجە استراتیژیەکان بوو گۆڕانی ڕژێمەکە بوو لەژێر ناوی چەند ڕژیمە خۆیان پێناسە کرد بوو کاتێک ئەم جەنگەم ئامانجانی بەدەست نەهێناوە وەڕەهەندی استراتیژی هەیە جەنگەکە و ئێرانەکانیش لە کاتی ئەم جەنگەیە چەکێکی استراتیژی گەورەتریان بەدەستهێناوە کە ئێستا هەموو میدیاکان باسیەکە ئێمە لە بیدیاتی جەنگەوە باسمانە کرد کە کارتی هورموز کارتێکی زۆر بەهێسترە لەو سێ کارتێک کە ئێران لە چوارچەوە کارتە استراتیژیەکان لە چوارچەوەی تیۆری بەربەستا هەیەی ئەمریکا ناتوانێت لەم ناوەڕاستەیە بەجێی بێڵێ بم هۆکارەوە بۆیە فۆرمی شەڕەکەی لەگەڵا ئەگۆڕێ ئێستا ئەتوانین لە چوارچەوەی ئەم لایەنە تیۆریە کە ئێمە باسمان کرد خوێندنەوە بکرێت بۆ ڕێکەوتنی مەکە باش دێنی سەر ڕێکەوتنیان کە بەس سەبار بە کاریگەری ناوخۆی ئەمریکا باسیەوەت کرد ئەم جەنگە کاریگەری ئابووری هەبوو سەر بەتابەتی سوتەمەنی لە ناوخۆی ئەمریکا کە ڕەنگدانەوەی هەبوو کەمبوونەوەی بڵێن ئەمباری موشکی چەکەکان جگەلەوە لە ڕووی سیاسی ئێمە کە لە بەردەم هەڵبژاردننای لە مانگی 11 کاریگەری زۆری هەیە تەوقیتی ئەم جەنگە لێکەوتەکانی بەتابەت لە ڕووی سیاسی هەڵبژاردنەوە لەسەر کۆماریەکان لەسەر حیزبەکەی ترامپ ئێمە دوو نمونە بینەوە نمونەیەکیانەیە پێشتر باسمان کردووە نمونەیەکی زۆر زەقا خراپی دۆخی ئابووری لە ئەمریکا ڕەنگە ئێسایەکەم قسانە ئەینە پێڵێمە خۆمان لە کوردستان و دۆخەمانەیە خرێمە مثلا ئەمریکا چۆن دۆخی خراپە بەڕووکەش کە تەماشایکی ئەمریکا دۆخی خراپ نییە بەڵام ئەو وتارەکەی دۆناڵد ترامپ لە کۆنگرێس دەرخەری خراپی قەیرانیدا قوڵی قەیرانی داراییە لە ئەمریکا کاتێک بۆ ماوەی 2 سەعات لە ناو کۆنگرێسە کە وتاری ساڵانەیدا باسی نرخی سوتەمەنی و نرخی مریشک و باسی نرخی هەموو شتێکی کرد ئەمە دەرخەری ئەوەیە کە دۆخی ئابووری بەلای تاشی ئەمریکیەوانێت چەند گرینگە و تاشی ئەمریکی لەژێر گوشارێکی ئابووری گەورەیە یەکێ لەوانە دەرچوونی زەهرا مەمدانی بوو سەرۆکی شارەوانی نیویۆرک ئەتوانی بڵین پایتەخت و لانکەی
سرمایه‌داری جیهانیە هەموو بانکە جیهانیەکان لە نیویۆرکە سرمایه‌دارە جیهانیەکان لە نیویۆرکە شەقامی ئەوەی کە پێوتێ وۆڵ ستریت شەقامی وۆڵ ستریت کە شەقامی سرمایه‌داری جیهانیە و هەموو بانکە جیهانیەکان ڕۆکفلەر و کۆمپانیا گەورەکان نوێنەرایەتی بۆرسەی جیهانی بۆرسەی نەوت هەموو شتەکان لەوەیە ئەم شارەکەش کە بە دایکی سرمایه‌داری دانرێ نەفرێک بۆ بە سەرۆکی شارەوانیەکەی بە سێ دروشمەکان سۆسیالیستین هەر یەک ناگرێتەوانێ لەگەڵ سەرمایه‌داریە ئێمە باخچەی ساوایانی حکومی دروستەکەین ئێمە پاسی حکومی دائنین بە هەرزان ئێمە زنجیرە مارکێتی حکومی دامەزرێنی بەم سێ دروشمە بووە بە سەرۆکی شارەوانی لە نیویۆرکێک کە پایتەختی سەرمایه‌داریە پایتەختی بازاری ئازادە پایتەختی ئەوەیە کە دەستێوەرنەدانە لە کاروباری بازار ئەبێ ئازاد بکرێ ئەمە دەلالت لە چی ئەکا دەلالت لە دۆخی ئابووری ئەمریکا ئەکا و تێپەڕاندنی دۆخی ئابووری بەلای تاکی ئەمریکی بۆیە بە دروشمێکی سۆسیالیستی لەناو نیویۆرکا تۆتانی بە سەرۆکی شارەوانی دووەمیان عەبدوڕەحمان ئەلسەید دەرچوونی عەبدوڕەحمان ئەلسەید لە هەڵبژ لە چێبڕکێ ناوخۆیەکانی حیزب لە ویلایەتی میشیگان کە دەرچوو کە دکتۆرێکی موسڵمانە تەمەنی 41 ساڵە بەڕێگەس لە باوکیوانی میسریە کاندید کرا بۆ ئەنجومەنی پیران بەڵێ کاندیدە بۆ ئەنجومەنی پیران کە لە هەڵبژاردنەکانی مانگیان ئەوە دەلالەتە لە چی ئەوە دەلالەتە لە چی ئێمە بزوتنەوەیەکمانەیە لە ئەمریکا پێوتێ بزوتنەوەی ئایپەک لۆبی زایۆنیزمە لە ئەمریکا پارێکی زۆر سەرفەکە ڕێگریەکە لەو کەسانەی کە ئایان مەبەستیانە بێنە پێشەوانەیە هەڵوێستێکیان هەیە بەرامبەر بە غەزا بەرامبەر بە عالەمی ئیسلامیان بە جۆرێک لە جۆرەکان داوای بەرتەسکردنەوەی هاوکاریە سەربازیەکان ئیسرائیلەکەن داوای ئەوەکەن کە ئەمریکا دەستێوەردان نەکا عەفو ئیسرائیل دەستێوەردان نەکا لە ئەمریکایان بانگەشی ئەوەیانەیە مەسەر پرۆسەی دوو دەوڵەتی لەناو ئیسرائیل دروستبوونی دەوڵەتێکیش بۆ فەڵەستینیەکان ئەمانە بزوتنەوەی ئایپەک زۆر دژایەتی ئەوەکەەوە لۆبیشی گەورەشە ڕێگریەکە لە هەموو کەسێک بێتە پێشەوانەیە کە دۆستی ئیسرائیلیان لە چارچێوەی خوێندنەوەی لۆبی ئیسرائیلیانە بێ خودی خۆی دەرچوونی عەبدوڕەحمان ئەلسەید کە بزوتنەوەی ئایپەک ئەو هەموو پارێشی سرف کردبوو کە هەڵبژاردنە ناوخۆیەکانە بەرامبەرەکەی دەربچێت و عەبدوڕەحمان ئەلسەید دەرنەچێ بۆ ئەوە ئەگەڕێتەوانێ لەناو ئەمریکایە دۆخێک دروست بۆ لە دوای ئەم جەنگە پێیان وایە کە ئیسرائیل ئەمریکا بەکارێنێ بۆ بەرژەوەندی و بۆ مەرامی تایبەتی خۆی وام بەکارهێنانە دۆخی تاکی لە ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ سەختتر کردووە تاکی ئەمریکی ئەو باج و تاکسەی کەیدا لە پێناو بەرژەوەندیەکانی بنیامین نەتانیاهۆیە سەرفەکرێ ئەموو ئەمانە وەکو تاکر کارلسۆن و سکات ریس و ئەمانە کە بە شەوانە پۆدکاستیان هەیە لەسەر ئەمە قساکەن تا ڕادەیەکی زۆر بزوتنەوەیەکی دژەجوو لەناو خودی ئەمریکایە دروست بووە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان تێپەڕاندنە سنوورەکانی ئایپەکە کە لە داهاتووە ئەتوانین بڵین کە پرۆسەی دروستکردنی بڕیاری لە وەزارەتی دەرەوە بەدەستەوە بووە و تا ڕادەیەکی زۆر لۆبیەکانی لۆبی بزوتنەوەی ئایپەک بە جۆرێ بووە هیچ کەس نەیتوانی و دژایەتی دەوڵەتی ئیسرائیل بکە یان بێ دەوڵەتی ئیسرائیل بە جۆرێک لە جۆرەکان جڵۆ بکە و ئەم دەرچوونە دەلالت لە تێپەڕاندنی ئایپەکیژەکە ئەین دۆخی ئەمریکا بەو جۆرەیە باش بەس کاریگەری سیاسەکەی زۆر دەبێت جەنگە لەسەر هەڵبژاردنەکە بەڵێ بە دڵنیایەوە لەسەر حیزبی کۆماری و دموکراتەکان لەسەر هەردوو لاو دموکراتەکان وازە حار لە یەکەم ڕۆژەوانێ باشە بە هەردوو باڵاکەیەوانێ ناڕازینە لەم جەنگە بە هەڵە بووە بەشێکیان بە سەراحەت وتیان ئەم جەنگە لە پێناو بەرژەوەندیەکانی ئیسرائیلە کراوە ئەمریکایی بەرژەوەندیەشی نیە و هەموو خەڵکەی کە دەستی لە کارکێشایەوانەیە مەسەن سەرۆکی دەستگای دژەتیرۆ ژەنرالەکان ئەو کەسانی دەکەم لە حملەی کەمپینی پشتیوانی دۆناڵد ترامپ بوون وەمانە ڕخنە ناڕازایەتەکانیان گرتووە تا ڕادەیەکی زۆر ئەوەی کە پێشبینی ئەکرێت تا ئێستا مەسەلەن دموکراتەکان ئەکرێت لەم ئەگەر ئەم دۆخە بەم جۆرە بڕواوە دۆناڵد ترامپ نەتوانێت کۆنتترۆلی ئەم جەنگە بکە دموکراتەکان بتوانن لە ئەنجومەنی پیران بن بە زۆرینە باش بە پرسێکش لەسەر ئێران لێ بکەم لە ڕۆژاندا مستەفا خامنەی کۆمەڵێک بڕیاری دەرکرد بۆ دیاریکردنی فەرماندە سەربازیەکان بۆ من ئەحمەد وحیدی فەرماندەی سوپای پاسداران محسین ڕەزای سکرتێری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئێران عەلی عەبدوڵڵاهی فەرماندەی بڵێن دەبێتە سوپا سالاری ئێران ئەم گۆڕانکاری ئەمنیانە کە بە فەرمی دیارکە کاریگەری دەبێت لەسەر شەڕەکە لەسەر بینی ئێران و ئەمریکا بڵێ خۆی ئیسرائیل زۆر پێی ناخۆش و بە تایبەتی بۆ محسین ڕەزایی باشە کە کرا سکرتێری ئەنجومەنی ئاسایشی سکرتێری ئەنجومەنی ئاسایشی ئێران خۆی ئێمە
ئەم هەواڵانە کە دێنە ناوانێ ینی ناتوانین تاوەڕۆنی کەینەوە پێکاتەکە چۆنە هەموو وڵاتێک زۆربەی وڵاتان ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوە ینی ئێران نژێتی بەپێی دەستور چەند کەسێک تای ئەندامە ڕاستەوخۆ سەرۆک کۆمار سەرۆکی ئەنجومەنەکەیە دوو نەفەر نوێنەری ڕابەری باڵان هەڵەبژێرن یەکێک لەوانەی کە ڕابەر هەڵی بژاردون ئەبێ بە سکرتێری ئەنجومەنەکە بەڵێ وەزیری دەرەوەی تایە وەزیری دەرەوە ینی عەباسی عراقچی بەرپرسی بەرنامە ڕێژی و بوجەی تایە لە ڕووی لایەنە ئابوووریەکەوانێ سەرۆک ئەرکانی هێزە چەکدارەکانی تایە ئاوایی تقریبن ئەم کەسانی تایە و باڵاترین دام و دەستگایە بۆ دروستکردنی بڕیاری سیاسی و بۆ دروستکردنی بڕیاری سەربازی و بەتایبەتی لەم دۆخایە کە دۆخی جەنگە ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەیی تا ڕادێکی گەورە لەبەر بوونی سەرۆک کۆمار لەویایە دامەزراوەیەکی بچووکترە هەم بۆ ئیدارەدانی دەوڵەت هەم بۆ ئیدارەدانی جەنگ بە شێوازێکی بچووکتر چونکە لە یەک کاتا دوو وەزیر و سەرۆکی تایە سەرۆکی کۆماری تایە دوو نوێنەری ڕابەریشی تایە وەزیری دەرەوەشی تایە کام پێکاتێ پێکەوە هەم دەوڵەت بەڕێوە بن هەم دیبلۆماسیەت بەڕێوە ئەبن هەم جەنگیش بەڕێوە بن بۆیە لە دۆخی جەنگیا ئەم ئەنجومەنە ڕۆڵ و کارایەکی گەورەتری هەیە ئەتوانین بڵین کۆی دەوڵەت لە ئەنجومەنەکەیە کۆ بێتەوە هاتنی موحسین لە ڕزایی لەم تۆقیتەیە چەند پەیامێکی هەیە و تا ڕادێکی زۆر گۆڕانیشە لە دۆکترینی سەربازیە ئێمە پێش جەنگ باسی ئەومان کردمان دۆکترینی سەربازی گۆڕاوە چکە ئەو کاتێ وتمان جەنگ ئەگەر ڕووباتەوە دۆکترین سەربازی ئێران گۆڕاوە جەنگەکە بە جەنگێکی هەرێمی ئەم گۆڕانکاریانش کە لە پێکاتەی ئەمنی ئێران ناکراون بەشێکە لە گۆڕانەکان چین یەکەم محسین ڕزایی یەکەم فەرماندەی سپای پاسدارانە بە درێژایی جەنگی عراق و ئێران فەرماندەی جەنگی کردووە بەشێکی زۆری ئەوانەی کە ئێستا فەرماندەی سەربازین و پلەباڵان و هەر لە سەرۆک ئەرکان و لە ئەحمەدی وەحیدی و لە هەمویان تا خوارەوانێ لەبەردەستیا بوون لە ینی چۆن ئەڵێ بە سەربازی یان لای ئەو گەورە بوون ئەمانە کاتێک بەشێکی زۆریان مناڵ بوون و لە جەبهەیە بوون کە ئەو فەرماندەی سپای پاسدارانە ئەمە یەکەم لەبەر ئەوە ئەمە ڕێگری ئەکات لە دروستبوونی درز لە ناو هێزە چەکدارەکانە ئەمانە بە جۆرێک نییە کە کارکتەرێک هێنرابێتە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یان باڵاترین پێگەی هەبێ لە ناو دەستگای پرۆسی دروستکردنی بڕیاری سیاسیە کە باڵە جیاوازەکان یان هەدرکردنێکی بە مەترسیتیا بێ بەرامبەر بەیەکتری بۆیە هێنانی کەسێک بەم پێشینە سیاسیە سەربازیەوە و خودی ئەمانەی کە ئێستا هەن لە ساحەکەیە هەمویان خۆیان بە جۆرێک لە جۆرەکان بە قوتابی ئەو ئەزانن ئەمە جۆرێک لە ئیجماعێکی سیاسی بۆ بڕیاردان دروست ئەکا ئەمە یەکێکە لە هۆکارەکان دووەمینیان محسین ڕزایی دکتۆرای هەیە لە ئاسایشی عفوم کە لە ئابووری سیاسیە دیارە ئێرانیەکان دەرکیان بۆ کردوم جەنگا ئەکرێ درێژمەودا بێ و ئەکرێ ئەم گوشار و تەوقدانە دەریاییەش درێژمەودا بێ بۆیە بوونی کەسێک کە شارەزای ئابووری بەرگریە جۆرێک توانایەکی ئەوەی هەیە تێگەشتنێکی بکات لە بینی ئابووری و جەنگ لە بینی بەڕێوەبردننی مەدان لەگەڵ ئابووری دۆزینەوەی دەریچە لە کاتی جەنگە پەک نەکەوتن و دروستنەبوونی قەیرانی دارایی گەورەتر پێویستی بەوە هەیە ئەو کەسەی کە بڕیاری سیاسیە فەهمێکی ئابووریانەی هەبێ بۆیە هێنانی بۆ ئەوە ئەمە دەلالەتی دووەمە دەلالەتی سێمی ئەوەیە کە دیارە ئێرانەکان بر ئەوە ڕۆن خۆیان بۆ ئەوە حازرەکەنی ئەو قەنەعەتیان لا دروست بووە ئەم جەنگە بەرەو ئاتریشنوارە ڕوا بەرەو جەنگی درێژمەودا ڕوا بەرەو جەنگی گەڕوا ناکرێت بیری لێ بکەینەوە بڵێن لە مانگەی کە لە 6 مانگی کە لە 3 مانگەیە کۆتایی پێدێ و بوونی کارکتەرێک کە خۆی 8 ساڵ بە شێوازی ڕاستەوخۆ فەرماندەیی و ڕێبەرایەتی بەرەی جەنگی کردووە لەگەڵ عێراقا بوونی کەسێک بەو پێشینە سیاسیە سەربازیەوە لەو شوێنەدا کە توانایەکی نەفەس درێژی 8 ساڵی هەبووە لە جەنگی عێراقدا توانا و خۆ ئامادەکردنەوەی سوپایە بۆ جەنگێک ئەگەر درێژەش بکێشێ ئەمە سێم ئەمە لەسەر محسین ڕزایی باشە بەس وتت ئیسرائیل پێی گەرانە گەرانە لەبەرم هۆکارانە هەنی ئەو حەزەکە هەت طبیعی هەموو کەسی حەزەکە ئینسانێک لە شوێنێکا بێ کۆمەڵە زوعفی هەبێ ئەی فەرماندەکانی تر ئەوە ئەحمەد وەحید دەر پێشتیش بەس بە فەرمی من دیاریکراوە بەڵێ هەر شتێکە چۆن علی عەبدوڵڵاهی فەرمانگەی لە فەرمانگەی ئەوە بوو بڵێ فەرماندەی قەرارگەی خاتەم الأنبیا بکراوە بە سوپاس سالار بکراوە بە سەرۆکی ئەرکانی هێزا و بەشەکان ئێستا حاڵەت ئەس بە گۆڕانکاریەکەی بەس ئەگەر لەسەر محسین ڕزایی گشتیکە هەیە تاڵێکین ئەم پیاوە سەریشی لە مەسەلەی استراتیژی سەربازی و دووربینی و خوێندنەوەی نەخشە و کۆمەڵی بوار دەرئەچێ یعنی خودی خۆی لە پێش
شۆڕشی هەفتاونەوە و جەنگ و لە دوای ئەوە تەنەبوعاتەکانی بۆ شەڕی عێراق و لە ساڵی 2023 بەشێکی زۆر پێیان وابوو کە جەنگی ئێران و عفونکە عێراق و ئەمریکا ئەگەڕوو بە ئەمریکا لە عێراق وەکو ڤێتنامی لێ بێ محسین ڕزایی ڤیدۆکەی ماوە هەر سەر تەلەڤیزۆن وتی عێراق لەوانەیە بەرگەی 20 ڕۆژ نەگرێت یعنی پیاوێکە لە وێنە گەورەکان ئەوەی کە پێوتێ پێوتێ بیگ پیکچەری سیاسی سەر لەمانە دەرەکا و بۆیە هێنانی لەم تۆقیتایە بۆ ئەوە توانای ئیجماع سازی هەیە لەم بەتایبەتی دۆڵەر لە قۆناغی هەستیارە زۆر پێویستی بە کۆمەڵی کارکتەر هەیە کە ئەتوانێت ئیجماع یا کۆدەنگیەکی سیاسی سەربازی ئابووری دروستکە پێیان وا بۆ کە کارکتەرێکی گونجاوە و بەشێکی زۆری خەسڵەتەکانی تایە بۆیە لەم دۆخایە هێناویانە ولا ڕابردووشە کۆمەڵی هەڵوێستی هەبووە پێی وا بووە کە بۆ نمونە لە جەنگی غەزەیە ئەو قەنەعەتی بە وحدەتی ساحا دەبوو تێ بە ئێرانیەکان لە بەرخاتری غەزە داخڵ بن بەڵێ ئێمە بچینە جەنگەوانەوە بە تایبەتی لە کوشتنی حەسەن نەسڕوڵڵایە پێی وا بوو کە ئێرانەکان ئەم استراتیژەی کە گرتویانەتە بەر هەڵکردنەوەی گەری هورموزی شەرە و مەرجەشی دانەوە دەڵە دەبێت جەنگ لە هەموو بەرەکان بە غەزەشەوە کۆتایی پێ ئەو خۆی کە بە سکرتێری ئەنجومەنی ئاسایشی زۆر قەنەعەتی بە ئەو شتە هەیە کە ناوێن ناوە وحدەتی ساحاتەوە بەنسبەتی ئەوەی علی عەبدوڵڵاهیان ئەوەی شتێکی تایە هەستەکەی طبعا علی عەبدوڵڵاهیان کە پلەکەی بەرز کراوەتەوانێ بۆ ئەو لە خاتم الانبیاوە بەڵێ کە پلەکە چۆتە بۆ بە سکرێ چۆن ئەڵێ فەرماندەی گشتی سەرۆک ئەرکانی هێزە چەکدارەکانیان سوپاس سالار ئەوی ژەوێ بە ئەندام لە ئەنجومەنەکەیە بۆی بە جۆرێک لە هەست ئەەکەی یعنی قەراگەی خاتم الانبیا لەگەڵ پێگەی سوپاس سالاریە ئەوی ژە براوەتەوە ناو ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی بۆیە ئەم ئینتیساوی کە پێوتری ئەم دانانە ئەم کۆمەڵە کەسەکە دانراون بە جۆرێکە ترکیبەکە کە هەموو بڕیارەکان لە ناو ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یا بدرێ و خۆ ئامادەکردنە بۆ دۆخی هەستیارتر کە ئەو ئەنجومەنە توانای ئەوەی هەبێ هەموو بڕیارەکان زمەیشدانراوە بە فەرماندەی دەریای سوپای پاسداران باش بینی سەر ڕێکەوتنە سێ قۆڵیەکە هەر دەرەنجامی تاو نەبوونی جەنگی ئێران و ئەمریکایە ئەو ڕێکەوتنێکرا تورکیا سعودیە پاکستان و هەر لایەنە و چ پێویستێکی پێوایە دەرەنجامی لە کەوتێم جەنگێ بەڵێ بەنسبەت ئەوە ئێمە باسی مەسەلەی پەترۆدۆلارمان کرد پەترۆدۆلار توانین بڵین هەر سعودیەکان دەخولەکیشمانەوە گەر بە پوختی بێ پەترۆدۆلار سعودیەکان دەیانهێناوە یعنی چۆن ئەڵێ ئەمە هەر لێەوە داوە کاتی خۆی کە ئەو ڕێکەوتنە کرا هێنری سنجەر هاتە سەر تەلەڤیزۆن ینی لێدوانێکی زۆر بەناوبانگی هەیە وتی نیکسۆن استراتیژیترین عقل بووە لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە لەبەرەوەی نیکسۆن هات وتی پەیمانی بریتۆن وۆدز کۆتایی پێ هاتووە ئێمە هێزمان هەیە ئێمە هەژبوونێکی جیهانین ئێمە ئابووری گیانە پارێزین ڕێڕەو دەریایەکانە پارێزین ئێمە دراوەکەمان پێویستی بەوە نییە پشتیوانی ئاڵتونی هەبێ هیچ ئاڵتونێکمان نییە بەرامبەر دۆلار بیدەین بۆ لە بەرامبەر ئەوەیە کە پەترۆدۆلاریان دروست کرد و هەموو دەوڵەتان پێویستیان بۆ بوو کە دۆلاریان هەبێ بۆی وزە بکڕن بۆیە ئەو دەوڵەتە ئەوروپیانەی کە داوای ئاڵتونەکانی خۆیان لە ئەمریکا کردوانێ لە قەیرانی ساڵ 1970 کە وڵاتانی عەرەب نەوتیان نەئەفرۆشت بەڵێ هەڵوێستیان وەرگرتن بوو لەسەر دۆسیەی فەڵەستینی وڵاتان دوو هێندە و سێ هێندە پێویستیان زیاتر بە دۆلار و بۆی نەوت بکرێت چونکە نرخی سوتەمەنی چ بۆ سەروانێ ئێستا ئەم دۆخە کە کەواتە ئەمریکا زۆر پێویستی بە نەوتی سعودیە چونکە سعودی یەکێکە لەو دەوڵەتانەی لە کەمپی ئەو دەوڵەتانەیە کە سەر و 10 ملیۆن بەرمیل نەوتیان ڕۆژانە دەرهێنانیانێ ئەمریکا خۆی ڕۆژانە 13 تا 14 ملیۆن بەرمیل نەوت دەردێنێ سعودیەکان 10 ملیۆن بەرمیل ڕوسیاش پێش جەنگەکە گەشت بۆ نزیک بە 10 ملیۆن و نیو بۆ 11 ملیۆن بەرمیل بۆیە سعودیە پێگەی تۆ حساب کرد ڕۆژانە 10 ملیۆن بەرمیل نەوت بە دۆلار ئەفرۆشێکەواتە بە بەردەوامی ڕۆژانە نزیک بە 30 بۆ 40 میلیارد دۆلار ئابووری جیهان پێویستی بە دۆلار هەیە بۆ ئەوەی ئەو نۆتەی سعودیە بکڕێتەوەوانێ و ئەم لێدانانەی ئەم ئێران بۆ سعودیە چ ئەوەی کە لە ڕێی حوسیەکانەوە لێدرا لە بەقیق و لە جازان و تا ڕادێکی زۆر لە ئارامکۆش کە لێدرا ئەگەر ئەم نەوتەنێتە بازاڕەوانێ بزانە دۆلار چ پشتیوانیەشی گەورە لە دەسەیە لە ڕێی داڕمانی پرۆسەی پەترۆدۆلارەوە بۆیە بیدایەتی بەرنامەکە دەستمان پێکرد بە پەترۆدۆلار دەستمان پێکرد چونکە مەبەستم بوو ئەم زەمینە فکری بۆ بچنین بۆی بینە سەر ئەمڕۆ چوونە دەرەوە یان سڕینەوەی ڕۆژانەی 10 ملیۆن بەرمیل نەوتی سعودیا و بەشێک لە نەوتی کەنداو کە لە کوێتیشیدا و لە بەحرێنیشیدا لە پیشەسازی پاپکۆیدا لە فوجەیرە لە یۆنبوع لە هەموو ئەمانەیدا کە بەرنامەی پێشتر باسمان کرد ئەمریکا مەبەستی بوو بە شێوازێکی ستونی جەنگەکە گەورەکە ئێرانیش مەبەستی بوو بە شێوازێکی ئاسۆیی و ئاسۆیەکەش پیشەسازی و پرۆسی دەرهێنانی نۆت و پاڵاوگەکانی یەگرتوانێ ئەمە ڕاستەوخۆ ئەبووە هۆی سڕینەوەی ئەو پاڵپشتیە داراییەی کە
پاڵپشتی دراوی ئەمریکی ئەکا و ئەو کاتە ئەو ڕەوەندە دروست ئەبوو کە پێوتێ دی دۆلاریزیشن یعنی خۆداماڵین لە دۆلار هەموو دەوڵەتان ئەو کاتە هەستیان بە بێباهابوونی دۆلارە کرد دۆلاریاندا ئاماڵی لە خۆیان پرۆسی پەترۆ دۆلارنامە پرۆسی وەبەرهێنانیش لە قەواڵە و لە سەنەدی قەرز لە ئەمریکا نامە چکەیەکی کلوانەی کە پشتیوانی ئەمەیە ئەم وڵاتانە کەنەوتەکەیان بە دۆلار ئەفرۆشن بەم ئوسلوبە یارمەتی اقتصادی ئەمریکی و بە مەرجەعکردنی دراوی دۆلار بە سنتەری دراوی مەرجەعی بازرگانیە دەن ئەو پارێشی کە ئەگەڕێتەوە دەستیان و بەرهێنانی پێەکەن لە ئەمریکایە بەکڕینی سەنەد و قەواڵی دارایی قەرز لە بازارەکانی ئەمریکا بەوە بەرهێنان لە ژیری دەستکردا ئەمن وڵاتان ئەگەر نەوت نەفرۆشن ئەبێ بە یاریەکی دووسەر دۆڕاو لەلایەکەوانێ هەژبوونی ئەمریکا کە پەترۆ دۆلارە داڕمێ لەلایەکی کەش ئەو پارەی کە ئەگەڕێتەوە لەناو ئەمریکا خۆی و بەرهێنانی پێکرێ لەکوێ بە بەرهێنانی پێ بکرێت تۆ کە نەوت نەفرۆشی بۆی ئەمریکەکان زۆر لەوە ئەترسن کە وڵاتانی خلیج لە پیشەسازی نەوتیان بدرێت بۆی ئێرانەکان ئەو خاڵە لاوازەی ئەمریکایان گرتووە هەر کاتێک گوشاریان بۆ دێ لە کۆمەڵێک پیشەسازی نەوت یان لە چاڵی نەوتیان لە هێڵی گواستەوێدەن بۆیە کاتێک لە ڕزلەفاندرا ڕاستەوخۆ هاتە سەر تەلەڤیزیۆن دۆناڵد ترامپ وتی بنیامین ناتانیاهۆ بێ پرسی من کڕو نایڵم جارێک کەشتی وا بکاو تاو لەگەڵ ئێرانەکان ئاگەینە ڕێکەوتن ئەم جارەش کە شەڕەکەتە شەنیسن لە جازان و لە بەقیق و لە پیشەسازی نەوتی لە سعودیە درا دووبارە خاوبوونەوەیەک ڕوویدا لەبەر ئەوە ئێستا ئەمەی دروست کردووە ئەم ڕێکەوتنەکە ڕێکەوتنی ئاسایشی مەکەیە کە دروست کراوە هۆکارە سەرچەکەی بۆ ماگەڕێتەوە خردنەوە زۆرەکرێت لە میدیای کوردی لە میدیای عەرەبیشا زۆرەکرێت ناتۆی عەرەبی و ناتۆی ئیسلامی ئەمانە بابەتەکە بۆ ئەمەیە چکە ئەمریکا مەبەستی خۆی پاشەقشەیە بکە ئەم ناوچەیە بە هاوپەیمانەیەکی سنی بپارێزێ یەکەم ئەو پاساوە لە ئێرانەکانە سنێتەوە لێ خۆ ئەمریکا پاشەقشی کرد ئەمریکا جەنگتان لەگەڵانەکە تۆ بەچەوە کارێ بۆ بێ لە منتیقانە ئەدێ ئەمە یەکەم وانە دوو هەمینیشان ئەو پێویستی بە دروستکردنی ناتۆیەکی ئیسلامی هەرچەند پرۆژەکە لە بیدایەتەوە نەبوو پرۆژەکە دروستکردنی ناتۆیەکی عیبری عەرەبی بوو بە ڕابەرایەتیکردنی ئیسرائیل خۆی سیرەکە لەم پاشەقشەی ئیسرائیل هەیە تا ڕادەی ئیسرائیل لەم ڕێکەوتنە خراوەتە پەراوێزەوانێ ناتۆکە بەرەو ناتۆیەکی ئیسلامی ڕۆشتووە پرۆژەکەی ئەمریکا چۆنە مەبەستێتی لە بەرامبەر هیلالی شیعیاوی کە ناوەترێ ناو ئەنرێ محوەری مقاومە محوەرێکی سنی دروستکە دیقەتیش بە هەمان ئاراستەی تەوقدان کە لە پاکستانەوە دەست پێەکە ئەڕاتەوە تورکیا هەمان هیلالە ئەم جارە هیلالەکە هیلالێکی سنیە بۆ ئەوەی کە ئەم دوو هاوپەیمانیە گەر بکرێ لە داهاتوە بەریەکەوتنێکیان هەبێ جەنگێکی مەزهبی خوێناوی دووبارە لە ناوچەیە سەر هەڵباتەوە هەمان جەنگ کە لە چوارچەوەی پرۆژەی داعشا دروستکرا قرار بوو لە چوارچەوەی پرۆژەی داعشا ئیسلام لەگەڵ ئیسلام بە جۆرێک لە یەکتری بکوژن کە هەموو جیهانی ئیسلامی بێزار بێ و سنگ بکاتەوانێ بۆ ئاینە نوێی کە قرار ئەم ناوچەیە ڕووپۆش بکە و دروستکردنی ئەم هیلالە بەرامبەر ئەم هیلالە شیعیە ئەگەر بڕاتە قۆناغی جەنگکردنەوانێ بۆ ئەوەیە کە دوو هێزی ئیسلامی دوو مەزهبی ئیسلامی بەرامبەر یەکتری بۆستنەوانێ هێندە لە یەکتری بکوژنیان هێندە خوێنی یەکتری بڕێژن کە ئەمانە لە یەکتری بێزار بن و عالەم ئیسلامیش لە یەکتری بێزار بێ ئەمە من ناڵێم ڕوئەدا بەس ئەڵێم خودی پرۆسەکە بۆ ئەوەیە لە ڕووی استراتیژی سەر لە ڕووی استراتیژی دووربینەوانێ من باسی قسەی سەدحی و ڕووکەشی و فڵان کەس وایوت ئەوە هین نییە بەڵام ئایا ئەمانە ئەتوان ڕێگری بکەن خۆی هاوپەیمانێتێکە جێبەجێ دەکرێت لە هاوپەیمانیا دایمە قسە لەسەر ئەوواکرێ هاوپەیمانی لەسەر کاغز کاتێ ئیمزا ئەکرێ واژۆ ئەکرێ هاوپەیمانێکی سەر کاغزە ئەم هاوپەیمانیە لە ڕووی دینامیکی ئەوانە کاتێ ڕۆحەچێتە بەریا کە هێرش ئەکرێتە سەری ئایا وەکو بەندی پێنجی ناتۆ کاڵی هێرش بۆ سەریشێک لە ئەندامانمان هەمان هێرشە بۆ سەر هەمومان ئەتوانن جێبەجێکرد جاخۆ ئەگەر وابێ خودی خۆی ئەم دقەیە پاکستان لەگەڵ ئەفغانستانە لە جەنگایە ئەگەر وابێ ئەبێت تورکیا بێت هێرش کاتە سەر ئەفغانستان ئەگەر تورکیا بێت و هێرش کاتە سەر ئەفغانستان بەڵێ ئێستا باسی سعودی یەک بەیەک ئەڵێ کابووی زۆر لەوە فشۆڵترن ئەم وڵاتانە کە بتوان هاوپەیمانیی دروستکەن ئەبێ تورکیا بێت لەسەر پاکستان بێتە جەنگەوە بەرامبەر ئەفغانستان جای گرفتەکە لە وایەکێک لە قەومنەتەوەکان لە ئەفغانستانە تاجیک تورکە هەمان ئەو خەتەیە کە خەتی تاجیکستان و تورکمەنستان و ئەوانێ یەک نەتەوەن کاتی خۆشی عەبدوڕەشید دۆستۆم لە ئەفغانستان لە سەردەمی دەوڵەتی حامید کارزای ئەو نەرایەتیکردن گرفتەکە لەوەیە ئەمانە خۆیان تورکن ئایا بۆ نمونە دەوڵەتێکی وەکو تورکیا ئامادەیە بێ لە نەتەوەیەکی تاجیک با لەبەر پاکستانیە یا ئەو توانە سەربازی ئاسمانی هەیە کە باشترین جیری فڕۆکەکانی جیری فڕۆکە F-16 ئەمە یەکەم دووەمینیان پاکستان بۆ خۆی پێکاتەیەکی ئەمریکیە سوپاکەشی پێکاتەیەکی ئەمریکی خودی خۆی عاسم مونیر بە هەمان جۆرەوە قسەیەکی سیر لەسەر پاکستانی ئەڵێن هەموو دەوڵەتێک سوپای هەیە لە پاکستانە سوپا دەوڵەتی هەیە چکە هەموو ژێنەراڵە سەربازیەکان لە ڕابردووە بەشێکی زۆریان ئەوانن کە بوون بە سەرۆک
و هیچ کەسێکیش هەر کەسێکیش بەرامبەر ئیرادەی سیاسی سوپا وەستا بێتەوەوانی لەسەر کارلا براوە عیمران خان کە بەرامبەر سوپا بە قوڵاییەشی ئەبریشی هەیە بەرامبەری وەستایەوانێ لە شێوێکا کودەتای سەربازی بەسەراکرا و خراە زیندانەوانێ ئەمە بەنسبەتی پاکستانەوانێ جا بۆ منە جا پاکستان مجموعەیە لایانی کە لە ڕووی ئەمنیوانەی گرفتی هەیە بۆ منە ئەم ڕێکەوتنە ئەکرێ پەیوەندی ئێران و ئەفغانستان تۆکمە بکات تۆ دیقەت بە ئەگەر بێت و ئێرانیەکان تەکنۆلۆژیای موشەکی مەسەلەن درۆنی شاید بگوازنەوە بۆ ئەفغانستان شێوێ چی ڕووادا خاڵی لاوازی کارتێکەری پاکستان زۆرە ئەمە یەکێکە لەوە کارەکان دووەمیان ئەم ڕێکەوتنە احتیمالی ئەوە ئەیات کە هیندستان و ئێران نزیک بنەوانێت چکە ئێران زۆر پێویستی بە چکە ئێران بەندەری چابەهاری لە پارێزگای سیستان و بەلوچستان یاوە بە هیندەکان وەبەرهێنانی تیا بکەن و ئەشتوانن لە ڕێی دەریاوە پەیوەندیان هەبێ و خۆشتەزانی گرفتی استراتیژی گەورەی بینی پاکستان لەگەڵ هیندستانایە ئەمە پاکستانی بەتەواتی خسۆ دەژێ گوشارەوە ساڵی پاریش بەرێکەوتنێکی سەربازی چەند ڕۆژەیان هەبوو بەنسبەتی پاکستانەوە بەنسبەتی سعودیەوە پێشتریش هەمان سعودی هەمان ڕێکەوتنی سەربازی لەگەڵ پاکستانە هەبوو ڕێکەوتنی ئاسایشی هاوبەش بۆیە بە درێژایی ئەو ئۆپەراسیۆنە کە ئەمانە 14 دەوڵەتیان کۆ کردوانێ بۆ هێرشکردن سەر حوسیەکان هیچ ئامانجێکیشان بەدەست نێنە ئایا ئەم هاوپەیمانیە بەرگریە لەوە زیاتر ئەتوانێت هێرش کاتە سەر حوسیەکان کە ئەمریکا و بەریتانیا و ئیسرائیل کردیان یا لەوە زیاتر توانێت هێرشکات لە سەر حوسیەکان کە لە هاوپەیمانیە 14 دەوڵەتیەکەیە لە چەند ساڵی ڕابردووە کە بە سەرۆکایەتی پاکستان خۆی لە سعودیەوە بەڕێوە ئەبرا هێرشیانە کردە سەر حوسیەکان لەوە زیاتر ئەکا یان ئایا ئەگەر بێت و هێرشێکی ڕاستەخۆ بکرێتە سەر سعودیە پاکستان هێرشە کاتە سەر ئێران ئەمانە میجێ پرسیارن چکە بە قورسی دەزانی بەڕێز زۆر جێبەجێکردنی و بەڵێ زۆر پرسە ئەمە بزانە خاڵە لاوازەکانی ڕێکەوتنە زۆر زۆرە ئەمە بەنسبەتی ئەوە دووەمینیان هەر ڕێکەوتنەکە لە ڕۆژی دوای ڕێکەوتنەکە حوسیەکان هێرشیان کردە سەر جازان وێرشیان کردە سەر کۆمەڵێک ناوچەی سعودیە و ئەو هێزە پرۆکسیانی کە سعودیە ژەناو یەمەنا هەیانە لە پارێزگای حەزەر المەوت و ئەمانە هیچ وەڵامێکیشیان نەبوو هیچ دەوڵەتێکیش دوکۆڵی لێ نەکرد هینی نەکرد ینی سەرکۆنشی نەکرد پاکستان هەر خۆی بوارد لەسەرەوەی و لێدوانێکیشی لەسەر بە ئەمە بەنسبەتەوە بەنسبەتی تورکیاوە ینی تورکیا قازان دەکە خود بۆ چێتی ڕێکەوتنە تورکیا لە ڕووی استراتیژیەوە ئێمە پێشتر باسی ئەومان کردووە تورکەکان تەمۆحێکی زۆر گەورەیان هەیە بۆ ئەوەی ببن بە زلهێزێکی ناوچەی بم بە زلێزێکی ناوچەیی چۆ پێیان وایە ئەو پێگەیە ئەو جیۆپۆلیتیکە سیاسی کە هەیەە ڕێگەی ئەوان پێەیە کە بتوان پل بکێشن و ببن بە دەوڵەتێکی زلهێز چکە جغرافیا سیاسەکەی ڕێگەی پێەیە بوونی گەروی بۆسفۆر و زیینوکردنەوەی ئەو داڵانە تورانیە چکە پێی وایە ئەو وڵاتی پردە خۆی وڵاتانی پردایمە ڕوبەری گرفتە بنەوانێت تورکیایشێکە لەو دەوڵەتانە کە وڵاتی پردە لە بینی ئاسیای مرکزی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپایە و ئەم جیۆپۆلیتیکە سیاسی کە تورکیا هەیەی تورکەکان قەنەعەتێکیان هەیە لە عمق استراتیژی ئەحمەداوەدۆغڵوش ڕەنگی داوەتوانێت کە یانەوێ بەکاری بێنن بۆی بتوانن لە داهاتوە سوودی سیاسی ببنە زلهێزێکی ناوچەی ئەم ڕێکەوتنێک کە کردوتە بۆ ئەوەیە کە بێتە زلهێزێک کێرەمی چارەسەری پرسی کوردیش هەر بۆ ئەوەیە بە پوختیوی هەردووکیان هەر بۆیە کە تورکیا ڕۆڵی کێرەمایەتی زیاتر ببینێت تورکەکان واقعبینن تا ڕادێکی زۆر لە سیاسی دەروایە تورکیا ینی هەموو دەوڵەتان ئەم خۆیان لە من نەشاروتوانێ باسی ماکەن کە سیستمی نێودەوڵەتی گۆڕانی بەسەردادێ ئەبۆ جۆرەی وڵاتە ساڵانی ڕابردوو بەڕێوە ناچێت ئێمەش لەسەر مێزە وتومانە ئەمڕۆ ڕافای گرۆسی وتی بەڕۆبەری ئاژانسی وزەیەتۆم وتی نەتەوەیەگرتوەکان بەرەو مردنەچێ ئێمە 6 مانگ لەمە پێش وتومانە و ڤیدۆکەشمان ماوە داشمان ناوەتوانێ کە وتومانە سیستمی نێودەوڵەتی بەرەو داڕمان ئەڕوە ئەو سیستەمەی کە شوێن یەکرێتەوانێ جارێت ڕوون نییە تورکەکان پێیان وایە لە قۆناغی ئەم دەسا و دەستکردنی دەسەڵاتەیە ئەگەر بێت و کێشە ناوخۆیەکانیان حل کرد بێ گرفتی کوردیان نەمابێت تا ڕادەیەک ئەگەر دەستکەوتێکی کەمیش بدەن بە کوردەکان ئەمە دەرفەتی ئەویان پێدا خاڵی لاوازی کارتێکەریان نەبێت کە زلێزە ناوچەیەکان یان زلێزە جیانەکان کورد بەکار بێنن بۆ لاوازکردن یان کوردەکان لەم قۆناغەیە سەرنجی تورکیا بخۆیان و مەژغوڵکە لە شەڕێکی ناوخۆییان لە شتێکە کە ڕێی بوونە زلهێزیان لێ بگرن بۆیە تورکەکان لەم قۆناغەیە ئەوەی کە بینی ئێمە نەتەوە پەرستەکان ئەچنە پەرلەمانەوانە زیاتر جاڕی ئەوە ئەدەن کە کوردەکان برامانن وەکو دەوڵەت باخچەری کە مێژووی پارتەکەی لە ڕابردووە بە ئاراستەی نکۆڵیکردنا بۆ لە کورد سوپاس دەکەین کاتمان سوپاس ئێمە دەبوون دەکەین سوپاس بەوی بینەرانی بەڕای سوپاس بۆ هاوکارانم خواتان لەنەر